بە درێژایی دەسەڵاتی کوردی و حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا پشت دەبەستێت بە یەک سەرچاوەی داهات. فەرامۆشکردنی سەرچاوەکانی دیکە و پشتگوێخستنیان وای کردووە بەردەوام میلەتەکەی ڕوبەڕووی قەیران ببێتەوە. یەکێک لەو کەرتانەی کە حکوومەت دەتوانێت بیکاتە سەرچاوەی داهات پەرەپێدان و پێشخستنی بواری کشت و کاڵە. بەپێی وتەی شارەزایەکی بوارەکەش بۆ پێشکەوتنی کشت و کاڵی هەرێم هیچ جەنگاوێک دەنراوە و بەگشتی فرامۆش کراوە. حکومت وەکو خۆی بە میوان نەزانێت لە وڵاتە، ینی بەڕاستی ینی کە سەیرەکەی واسەکەی ئەم حکومەتە میوانە لێرە، ینی خۆی بە خاوەن ماڵ نازانێت. ئەکینا هەر کەسێکی تر بووایە لە وڵاتە بیری لەوە ئەکردەوە کە سایلۆ بۆ وڵاتە دروستکە، کە سەد بۆ وڵاتە دروستکە ئەو گلاتەوە. سبەینەوە ئێرانە تورکیا ئاوەکانمان لێ داخن، ئێمە یان چی بکەین بۆ ئاو؟ سبەینی ئێمە لەگەڵ وڵاتانە کێشەمانە بێت، ئێمە ئەگە سایلۆمان نەبێت گەرمیتیا خەزنکەین، ئێمە ئەو بەروبوومانەی کە لە وڵاتە بەرهەمەیەنرێت ئێمە هەرگیز بەشی خۆمان ناکات. ینی نەمانتوانیوەتانە ئاسی بگەین خۆپێگەاندن، هەنی باسی بەرەمێنانی خیار و تەماتە کە بشی بژێ ئەوانە قوتی خەڵک نین. قوتی خەڵک گەنم قوتی خەڵکە، زەڕات قوتی خەڵکە، برنج قوتی خەڵکە، پەتاتەیە قوتی خەڵک. ئەوانن کە ئێمە بتوانین میلەتەکەمان پێ بژێن لە حاڵەتێکە کە ئیسا بەتەئکید ئەم حاڵەتێک کە یە بەسەر ئەم خەڵکە بەسەر سەرزەوی هەمووی پێش کۆرۆنا وەکو دوای کۆرۆنا نابێت. بەتەئکید خەڵکی لەوەچە تووشی برسێتی ببن، تووشی مەجاعە بن، ئەبێت ئێمە بیر لەوە بکەین کە چۆن چارەسەری ئەم کێشانە بکەین. هاوکات ئابووریناسێکەوە بە کارەسات دەزانێت کە حکوومەت تەنیا پشتی بە سەرچاوەکانی سامانی سروشتی و وزە بەست بێت. دەژڵێت فەرمانبەر و موچەخۆر سەیری ئەوە واڵە دەکات کە نرخی نەوت چی بەسەراتوە. ئەوەش بووە تا خەمێکی گشتی خەڵکی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لەم قەیرانانە کە ڕوبەڕووی ئەبێتەوە ئەوەیە کە شپرزەیەکی پێوە دیارە، بێپلانیەکی پێوە دیارە. حکوومەتی هەرێم بچووکترە لە حیزب بچووکترە لە دەسەڵاتی شەخص. ئەمانە وای کردو کە هیچ شتێکە وەکو خۆی نەبێت، نە دارایە، نە باج بێ، نە بانقەکان بانق بن، نە ئابووری بازار ئابووری بازارێکی تەندروست بێ. ئەو هەواڵە بکە بزانێت نرخی نە چی لاتەوە بۆی بزانە موچەکەی چی لێدێ. ئەمە کارەساتە ئەم بابەتە. بەپێی وتەی ئابووریناسان حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا پشتی بە فرۆشتن و پێشخستنی نەوت و وزە بەستووە. ئەوەش وای کردووە هەمیشە قەیرانەکان بەردەوام بن لە ڕێگەی پەرەپێدانی کەرتەکانی کشتتوکاڵ و گەشت و گوزار و گەیاندن و دەیان سێکتەری دیکەش دەتوانرێت داهات بەدەست بهێنرێت و سوودیان لێوەربگیرێت. بەڵام وەک شارەزانی کارگێڕی دەڵێن شپرزەیی لە بەڕێوەبردن و دوو ناوچەی و بنەماڵەوی حیزبایەتی هەموو شتێکی فەرامۆش کردووە و تەنیا فۆکاس لەسەر فرۆشتنی نەوتەکەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.